بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم لخزمة جياني أولياكاني رب العالمين لسر زوية جيان بسر أبين لقرآني بيروزا أولياء إخوة باسكرا وكا ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون. ئەولیاکانی خوا نەترسیان هەیە نەغەمیان هەیە، واتە نەترسیان هەیە بۆ لەمە و پێشیان، نەغەمیان هەیە بۆ داهاتوویان. لە سەرمەرگە ئەمانە خوا موژدەیان پێ ئەداتێ پێش ئەوەی ڕۆحیان دەربچێ. ئەولیای خوا ئەفەرموون خۆشبەختترین کەسن لەسەر زەویە کە پێش ئەوەی ڕۆحیان دەربچێ خوا جەلە جەلالوهو موژدەی بەهەشتیان ئەداتێ کە هیچ ترس و غەم و پەژارەیەکیان نەبێ. یەکێک لەو وەلیانەی کە ئەمڕۆ ئەچینە خزمەتی وەکو وەلیەکانی تر بریتێ لە ثەوبانی کوڕی ئیبراهیم ئەبولفەیض کە مەشهورە بە ذوالنونی میسری، لە قەڕنی سێهەمە ژیانی بەسەر بردووە. ساڵی 155 کۆچی لەدایک بووە لە شاری خمیمی میسر. لەناو بنەماڵەیەکی ئەهلی زوهد و تەقوایە لەدایک بووە. براکەی خوشکەکەی هەموو ئەمانە مەشهورن بە ئەهلی خواناسی و تاعەت. برایەکی هەیە بە ناوی ذولکفل، خوشکێکی هەیە مەشهورە بەوەی لە میسرە. ئەڵێن جارێک ئەو ئاەتەی خوێندەوە کە خوا جەلە جەلالوهو من و سەلوای داباراندووە بۆ ئەهلی میسر، بۆ بەنو ئیسرائیل. ئەڵێ وتی خوایەکیان نازانم چۆنت دابارانووە، داوای کرد لەخوا کە بۆی دابارانێ وەکو ئەوان. ئەفەرمێ دوعاکەی گیرا بوو وەکو ئەوان، هەم گەزۆ هەمیش سەلوە ئەو تەیرەیکەوە بە ئاسانی ئەگیرە لە بەردەستیانە هەردووکیانی خوای گەورە پیشاندا و پێ عەتا کرد. ئەفەرمێ ڕۆژێک ئەبولفەیض ذوالنونی میسری گوێی لێبوو لە یەک کاتە لە شوێنێکەوە هاوار و قێڕە و نرکە و ناڵە بوو، لە شوێنێکی تریشەوە خەریکی لەه و لەعب و گۆرانی وتن بوون. پرسیاری کرد ئەی هاوار ئەمانە خەریکی چین و ئەوانە ئەو بۆ لە یەک کاتە ئەمە؟ وتیان ئەوە لەلایەک لە ئەم مەنتیقەی تۆ کەسێک مردووە، لە لاکەی تریش زەماوەنە. فەرمووی ئوعطیە هاولائی وما شەکەڕوا، نە ئەمانە شکری خۆیان کرد وئوبتولیە هاولائی فەما سەبەڕوا، ئەوانەی تریشیان خوا ئیبتیلای کردوون تاقییان ئەکاتەوە سەبریان نەگرت، سوێنی خوار کە نابێت لەم شارە بمێنێتەوە. لە دوای ئەمەوە بە سەیاح ناسراوە، یەکێکە لەو وەلیانەی کە زۆر زۆر گەڕاوە، بە زۆر شوێنە گەڕاوە. ئەفەرمێ لەم گەڕانەیە وردەوردە بەرەو فوستات ڕۆژ لە ناو میسرە پیاوێکی ناسی بە ناوی شەقڕانی مەغریبی کە یەکێکە لە عابید و عاریفە زۆر گەورەکان. کاتێک کە ئەمی ناسی تەغییرێکی زۆر گەورە لە فیکر و فەلسەفەی ئەمە دروست بوو، دەستی کرد بە ڕحلەیەکی زۆر دوور درێژی علمی. چووە ناو سووریا، دواتر چووە ناو مەککە و مەدینەوە بە خزمەتی مالیکی کوڕی دینار سەرە مەزهەب گەیشت. حەدیثی لە لەیسی کوڕی سەعدەوە گێڕاوەتەوە، لەیسی کوڕی سەعدەوە گێڕاوەتەوە، فوضەیلی کوڕی عیاضی بینی، سوفیانی کوڕی عویەینەی بینی. زۆر گەورە پیاوی ئەم ئومەتەی بینی. ئەمانە هەمووی کاریگەریان لەسەر پەروەردەی ئەم و گەورەبوونی ئەم هەبوو. وردە وردە وەهای لێ هات کە مەزهەبێکی زۆر سربەخۆی بۆ خۆی دانا لە فکری تەسەووفیە. ئەو بۆ نەوەستا علومی قورئان و علومی حەدیث و ئەوانەی هەموو کامڵ کرد بووە زانایەکی گەورە. هات دەستی بر بۆ عیلمێک کە پێش خۆی کەس دەستی بۆ نەبردبوو، کە بریتی بوو لە علمێک کە پێیان ئەوترا لەو زەمانە پێوتە علمی کیمیا یا پێوتە علمی تەلاسیم. کۆمەڵی ئاثاری زۆر لەم علمەیە لە علمی کیمیا و تەلاسیمە لەمەشا زۆر ڕۆچوو. هەندێک فەرموویان ئەم علمە بە ناوی ئاثار و نقوش ئاوا ناویان لێناوە. حتا مەوەسایانی ئاینی کۆن ئەگەر بینی بێتان لە هەندێک لە دوعاکانیانە
هەندێک ضرب و زائد و ئەوانیان ئەکرد زۆرێکی ئەگەڕێتەوە علمی تەڵاسیمە کە ئێستا الحەمدوللا کەس نایزانێەوە فەزڵێکی گەورەی ڕەب العالەمینە ئەگەرنا ئەسڵی علمەکە خۆی بۆ خۆی علمێکی مبارەکە بەڵام دواتر ئەو علمە بۆ شتی تر بەکارهات بۆ شتی خراپ بەکارهات لە طیبا زۆر پێشکەوت چەندین کتێبی لە ئەو کیمیایی ئەمڕۆ حەقیقی نووسی الركن الأكبر الثقة في الصنعة العجائب ئەم کتێبانەی نووسی و زۆر لە بابی زوهدا هەتا ئەوکو ئێستا کتێبێکی زاهیدان نییە کەلیماتی ئەم پیاوەی تیان نەبێ لە دوای ئەمانەوە هەمووی بڕیاری دایتر واز دەو علومانەش بێنێ هەمووی دەستی کرد بە بابی زوهدیات ئەڵێن ڕیاسەی لە علومی دینی و ڕیاسەی لە علومی دنیایە وەرگرت اینجا پەنای بردەبەر ئەم بەشەی خۆی کە بەشی خواناسیەکەیەتی قوشەیری ئەفەرمێ یەکەم کەس کە تعریفی تەوحیدی کرد بە فکرێکی فەلسەفی تەسەووفی بریتی بوو لە ذنونی مصری لە معریفەیە قسەی کرد چۆن خواناسی بکەیت ئەنواعەکانی دەرەجاتەکانی تعریفی بۆ وجود دانا بۆ سەماع دانا بۆ مەقامات و حالات دانا تعریفی بۆ تەوبە بۆ ئیخلاص بۆ غەفڵەت بۆ ئەم بابانەی کە ئێمە وردەوردە لە کتەی مەدارج سالیکینەکە کە باسی ئەکەین هەموو ئەو تعریفانە ئەساساتەکانیان ئەگەڕێتەوە بۆ ذنونی مصری فەرمووی ئەم بابەتانە زۆر گرنگن کە خەڵک بیانزانێ بەڵام خەڵکی ئەو زەمانە تەحملی ئەمەیان نەئەکرد فکریان تەقبوڵی ئەمەی نەئەکرد ئەفەرمێ هاتن شکایەتیان لێکرد لای خەلیفە وتیان کەسێک هاتووە قسانێک ئەکا کە ئەصحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیان کردووە شکاتیان لێکرد ئەویش خەلیفەی متەوەکیل خەبەری بۆ نات کە بێتە بەغداد چوە بەغدا متەوەکیل کەسێکی ڕاست پاردوو ئەگەر گەیشت خزمەتی کە هەتاوەکو ئەگەڕێمەوە شەوێک کەسەکە خزمەتی کرد بۆ بەیانی کە متەوەکیل گەڕایەوە بەسەر ئەسپەوە بوو ئەفەرمێ لەم کاتا کە ئەهاتەوە ئەم کەسەی کە لەگەڵ یا بوو پێی وتی سەلام کە لە ئەمیر المؤمنین فەرمووی پێغەمبەر صلی الله عليه و سلم ئەوەی فێر نەکردوین فێری کردن ئەو کەسەی کە ڕاکیبە بەسەر وڵاخەوە بێ ئەو سەلام کە یەکەم جار من سەلامی لێ ناکەم خەلیفە گوێی لەمە بوو دەستی کرد بە پێکەنین خۆی سەلامی لێ کرد و دابەزی لەگەڵ یا دانیشت وتی ئەم شتە چییە کە خەڵک باسی ئەکا شتانێک هەیە کە تۆ قسەی تیا ئەکەیت و خەڵکی تر قسەی تیا نەکردوێ دەستی کرد بە قسەکردن لەگەڵ خەلیفەی موسڵمانانە متەوەکیلە بابەتەکانی خۆی بۆ شی کردەوە متەوەکیل ئەوەندە کاریگەر بوو دەستی کرد بە گریان لە بەردەمیە فەرمووی إن كان هؤلاء زنادقة فما على وجه الأرض مسلم فەرمووی ئەگەر ئەمانە زەنادقە بن و زندیق بن لەسەر زەویە کە خەڵک تۆمەتباریانەکە ئیتر خۆ ئیماندار لەسەر زەویە نەماوە دواتر ئیکرامێکی زۆر گەورەی کرد و بە ڕێزێکی زۆر گەورە و گەڕایەوە ناو میسر ئیتر وردە ئینتیشاری فکرەکەی کرد خۆی زۆر گەڕەو بوو لەکوێ موریدێکی هەبووە ئیلا سەردانی موریدەکەی ئەکرد بۆ سەماع و ئیسماع طبعا سەماع و ئیسماع لای ئەهلی تەسەووف بابەتێکی توڵ و تەفسیلە هەم شێخی گوێی لە موریدەکانی گرتووە هەم موریدەکان گوێیان لەو گرتووە بۆیە تەربیە و تەسکیەکی زۆر تایبەتی خۆی دەست پێ کرد لە کاتی گەڕانەوەیە ئافرەتێکی بینی لە کەناری دەریا پرسیاری لێ کرد ما نهایەت الحب کۆتایی خۆشەویستی تا کوێ ئافرەتەکەش پێیوت وتی یا بەطال ئێوە کەسێک کە بەطاڵی و حج ئاگا و لە هیچ شتێک نییە ئاگات لێبێ الحب ليس له نهایە حب و خۆشەویستی نهایەتی نییە وتی بۆ نهایەتی نییە هۆکارەکەی چییە نهایەتی نییە فەرمووی کاتێ نهایەتی نییە إذا كان المحبوب ليس له نهایە ئەگەر محبوبەکەت خۆشەویستەکەت نهایەتی نەبێت کە خوددایە خۆشەویستی تۆش نهایەتی نییە و کۆتا نابێت ئەبەدەن دوعای زۆر گەورەی هەبوون مەشهورە دوعاکانی هەتا ئێستاش لە جیهانی ئیسلامیە لە کتێبەکانە دوعاکانی ئەم پیاوە نووسراوەتەوە خەڵک سوودی لێ وەرگرتووە بۆ تەعاریفێکی زۆر گەورە ئەفەرمێ إلهي وسيلتي إليك نعمك علي لدعائك يا أخويا وسيلكاني من كبرزي أنا كما هم نعمة حتى دسم كبرزك مو دعاءكم دسكان من نعمتي تون بيداوم زمانم كدعائي بيكم هر نعمتي خوته وشفيعي إليك إحسانك إلي هم أوشتانيك إك أمي بك ما شفاعتك لحظوري تويا هم متشاك كاركاني تويا ئەگەر بڵێم خۆیان لەبەر خاتی نوێژەکانم ئەو شتم بۆ بکەن نوێژەکان خۆت پێت عەتا کردوم ئەگەر بڵێم لەبەر ڕۆژوەکەم بە هەمان چەشە بڵێم لەبەر سەداقەکە هەر بە هەمان چەشن بڵێم لەبەر ئەو ماڵەی بەخشیم ماڵەکە تۆ خۆت پێت بەخشیم
إلهي أدعوك في الملأ كما تدعى الأرباب شون خوايك هاوار لأكي من لدروا آوا هاوار لتوأكم لناو خلق آوا هاواركم كأنما توبر وردقار بي بس والله خوايا وأدعوك في الخلا كما تدعى الأحباب شون كسي خوشويستي كي خوي بانك أو بانكتكم كاتك وبيكوي بتنهاي لناو ملأ هاواركم يا إلهي بس لبيني خوم وخوت هاواركم يا حبيبي خواي جان بالرغبة أمي وبرو لاي توبيم شاهدي أدم بالربوبيتي تو إلهي هرشي مراد وما بستي منو قرانا ومن همي بولاي تويا تو برحمتي خوت من الدروس كرد من هيش نبوم دي خواي جان تو من لقل دروس كرد ببيه هشتك دي إلهي بيوانديم لقل خوتا بهسك ودروس بك لقل خوتا أقوال كان يزورن ومقول كان يزورن ودعاء كان يزورن كلا خزمتي أنا بين يكيق أقوال مشهورة كاني على خواي جان إلهي ما أصغي إلى صوت حيوان ولا حفيف شجر ولا خرير ماء ولا ترنم طائر ولا دوي ريح ولا قعقعة رعد إلا وجدتها شاهدة بوحدانيتك دالة على أنه ليس كمثلك شيء خواي جان جوم لدنجي هر آجلك أبيت هر حيوان جاندارك أبي لخشبي هر داري جوم أبي لخرخري هر آوك لا خندنو شيريني وجواني وقراني وتني هر طيرك هر هوايك أقام لقجاكيتي وهوجاكيم جواليه هر هورا بروسكيك جملة دنجيتي والله هرهم أوانا من لناوي أنا شاهدي أبينم لسر وحدانيتي تو كتو تاكو تنهاي كتو هيج مثيلها وتاك دنيا خواتو غالبي قد كسيشتك ظالنا ببسرتو يا إلهي تو أو كسيك قد أو قد ناكر إنسان لبيرتك وليادتك يشيت الله قول كان يفرمي توبي عوام للذنوب خلق عامة أبي التوبة بك لقناها كان كأيكا إمو مانان توبة الخواص تكون من الغفلة توبي خواص كان أواني زور ربطي أن لقل خوايا بهيزة أوانا توبة كان بوشي وازنية توبيك كهر غفلتي بس الضلي أنا تيبر اللحظية أجين لأخوانا بالتوبة لسرك سيرين بلا برزانة كان بيا وجورانا بيجي يشتون أوانا لو درتشون بين توبة كانوا داوي لبردون كان لأخوي جورا لسر جناها كان يعني أوانا زور لجناها دور بون هاتون خطراتي ضلشان كنترول كردوا هر لحظة غافل بون خدا لضلي أنا نوي بالتوبة يعني لسر كردوا أفرمي هرشي خوشويستي خوايا عزة أداتي جورت أكا لسر زيا بريزت أكا أملد أداتي هواد أداتي بو آخرتت هرشي حبي غيري خواشا هموي خزي وذلة زليلة أكا توشي خجالتي أكا أفرمي هشتكم نبيني وكو إخلاص كتو فيري وحدانيتك أفرمي هركاتك بيني خوت وخوا لشوينك لجيغائك بتاقي تنهابو كسي لينبو أقاد لي أوي شويني إخلاصي تو أوي شويني جيغي تو شويني طاعتي تو أوي زور بجواني طاعتك ألو شوينا هيش تيغني بالنري تو إلا خدا نبي أفرمي اللويات إخلاصي خود أناس أزاني آية كسيكي مخلصيا أو لحظة كهيج كسيكتو نابيني تنها لبرخاتي خوا خريكي خوا ناسيد شويني كتشول وإنسان مسلمان أبي هلي تشولي الدوري خوي لدس ندى أو لحظة كمالكت كسيت يعني جوركت كسيت يعني دور كعد نيشك دو صلوات بدا دو أستغفر الله ك بيني خوت وخالة دلطة هواري بكبو خوا لي ببارر لي بلالي رو أما بابتي كي زور قرنجك ذنون بومان باسك كأفرمي أمكاتا حتى وكو خلوته بي خوش تربي تعلق بخوا وزورتر حتى وكو زيادت بيت خوش بدورة شول بي بيوسيل لقل خوايا بهستر أبي إنسان زور أقل لكاتي بنهاني بي لكاتي بنهانا عبدايتي تكر زور عزيز بي لكاتي بنهانا قناها تكر زور زليل أبي أو قناهيك السر لكاتي بنهانا بلا بصرت ويا هنا أو قناهي هشتا بأشكرائك أو إنده بلا بصرت ويا نهن بو إنسان بزور أجل أسرار كاني خوي بزور أجل كات كاني خوي بتعبد أمره بهو
بابەتی مۆبایل و ئەوانەوە بەڕاستی گوناهی سر ئاسان بووە. ئینسان لە یەک لەحظە ئەتوانێت ئاگای لە هەموو جیهان بێ. تەسەوور کە کەسێک کە لە حەڕەمی ماڵی خۆیەتی، ئێستا حەڕەمی ماڵ نەماوە لە ڕاستیە، ئینسان زۆر غەمێکی گەورە ئەخوا. ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە زەحمەتێکی زۆر گەورەن حەڕەمی ماڵەکان تێک چووە. جاران حەڕەمی ماڵەکە کە دەرگات دائەخست ئیتر تەواو هەموو شتێ ئەکوژایەوە، هێور ئەبوونەوە، هێواشە بوونەوە هەموو ئینسانەکان. ئێستا شەو ڕۆژ نەماوە، ساتی ئیسراحەت نەماوە، بۆیە باوەک زۆر زەحمەت ئەبینێ لە ئەمڕۆیە. چاودێری مناڵی خۆی، چاودێری خێزانی خۆی، چاودێری دەوروبەری خۆی، چۆن ماڵەکەی خۆی بپارێزە، پێی ناپارێزرێ، زۆر زەحمەتی ئەبینێ. بۆیە گەنج لە ئەمڕۆیە بێ زۆر بەغیرەت بێ لەسەر ئەسراری خۆی. علەما گەورەکان پیان وتون قدس الله سره. ابن القيم بابن تيمية أفرميك الشيخ كيتي الله قدس الله سره، بالشيخ جيلاني الله قدس الله سره، خوا تقديسي سر كيبك نهين كيبك. بوي أبي زور أجمل بابتي كاتي السر پنهان من به، أو كاتا شويني نجاتي تويه، أو كاتا سر إنسان أو شتيك اللي بيني خوي وخويا زور سري في برزكة. توبة مخلص در أكوي، بصادق در أكوي. أجرنا تو مثلا من لخدمة إيويا قد حلناكم ناتوان بيك كومل كرمنا دا كومل عوائق زور هي أما هم الرحم إخوان طبعا بسر ما نوك إنسان وهاي لنا تو بشرم بجناه بأشكرابك شرم أكال جناه كان حتى يسجل كردستان أم فضل جورمان بسر ويا جناه أشكرا نبوه جناه هرب بنهان كري أما فضله زور جوري كجناه أشكرا أبو زور كشمان بدروس به زور بلاي خوايا بسر معنا بۆی خوا عقوبەی ئەو قەومانەی کە داوەدی قەت بدەن هەموو گوناهەکانیان گەیشتۆتە ئاشکرایەتی بە ئاشکرا تەواو هیچ سر نەماوە، ئاشکراکەش هەمووی خراپ بووە، اینجا خوا عقوبەی داوە. بۆیە ئەبێ زۆر ئاگامان لێ بێ کە سرەکانمان پارێزراوە بێ. تۆ بۆ ئەوی بزانی سادقی یان نا، بۆ ئەوی بزانی مخلصی یان نا، کاتی پەنهانتە. بۆیە ئەفەرمێ زۆر ئاگات لەم خاڵەت بێ. ئەفەرمێ حتى وكو بكاتي پنهان خريج عبداتي النبي تو إخلاص بو دروزنا، إخلاص شد بو دروز نبو. أفرمي قد صدق بو دروزنا نبي الصادق. أفرمي شكر ركني صدق بريتي الإخلاص رازقو إلى الخوايا. قصي كتري مباركي هي أفرمي صدور الأحرار قبور الأسرار. سنجي كسحر كانوا آزاد كان قبر بو أسرار خلق هر السر اللي خلق تبيني بيد أن بشارة أبى سنجي تو قبر بأي مسلمان. بيامي كزور جوري ذنوني مصرية كأيما إيمان داران همو أو أسراراني كخلق أي بينين زور بالسر به يلينا والسنج ما بكينا قبر قصي خلق بيسي ميجر روا فعلي خراب لك سي ميجر روا أسراري كسي كيش تدس نقميك بيخرنا قبره شون مردو جاري في الناقرته نابي أو سر لسنجي توبة تدر. أما صفتي كزور برزل إنساني مسلمانا كذنوني مصري بيبيا بردو دركي بيا كردو إما إيمان دار أبي زور آقامان ليبي. والله إنسان هريا كمان إما يكوم الفضاحات زور قورمان هي خوابو شاردونته. كيف أصحابي لسر زويا كسي كديت خلق فضح أكا أسراري خلق در أخا خوشي فضح أبي وتأبتي أمره كبينيت فيديو كسي بلاو كراوتو رسمي كسي بلاو كراوتشتك شاوي لداخل نشي متابعيكي بمتابعيتو زيادك خلقي زيادة ريبيني بلايكيتو زيادك بسير كردنت قرانكاري دروس أبي بو أزور أبي هشياري أم خالبين وتأبتي لم زمني فتنيا براسي أبي السنجة كان من بكينا قبريكي زور جورا همو أسرار إيمان داران وإنسانيات بخينا نايو بشارينا أو صفتي زور برزل لإنساني مسلمانا. الرجل كان بمريد كان فرمو هو مريد كان يا معشر المريدين من أراد منكم الطريقة هكسي أيوبا أمر رجاي من بقري مذهبي من بقري باكاتي لخزمة علماء دائني شيء خوي بو بري جاهل بزاني لخزمتي أنا أو ما مليان لقلاك لقل زاهيد كان كاتي كدانيشت بو بري الرغبته لقل أنا بجيو لقل أنا دابنيش
ئەفەرمێ کاتێک لەگەڵ ئەهلی معریفەتا دانیشت تەنها بێدەنگی هەڵبژێرێ هیچ قسەیەک نەکە چونکە ئەهلی معریفەت سەیری ناخواخەن و دڵەکان ئەکەن عولەما ئەفەرموون ئەگەر لەگەڵ ئەهلی خواناسا دانیشتی دڵت پێش ئەوە پاککەرەوە چونکە ئەوانە کەسانێکن ينظرون بنور الله بە نوری خوا سەیرەکەن ممکنە ئەسرارەکانی دڵی تۆش بزانن بۆیە زۆر خۆت ساخکەرەوە پێش ئەوەی بە حزوریان بگەی هەموو ئەمانە و هەزاران قسەی تری ئەم پیاوە لە جیهانی ئیسلامیە هەتا ڕۆژی قیامەت دەنگ ئەداتەوە ڕەنگی هەیە و بۆنی هەیە و تامی هەیە یەکە لە وەلیە گەورەکان کە لە بواری حەقیقەتی تەوحیدە کە ئەکاتە تەسەوف باس و بەیانی کردو و قسەی کردو لە ساڵی 245 وفاتەکە نزیکەی 90 ساڵ عمری ئەبێ 90 ساڵ لە گەڕانە 90 ساڵ لە پەروەردەی خەڵکە 90 ساڵ لە داڕشتنی کۆمەڵی کەلیماتی جوانە کە ئینسانیەت هەر هەمویان شانازی پێوە ئەکەن و مسلمانان لە ئاستێکی کەمتر خەمی خواناسیەوە بەرەو ئاستێکی قوڵ و عمقی خواناسی ئەبات داوامان لە ذاتی پاکی پەروەردگار یا ئیلاهی داوات لێ ئەکەین دڵەکانمان ساخ کەرەوە بۆ خۆت یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت وە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە و ئیمانمان سەلامەت کە یا رب العالمین لە فتنەی ئەم زەمانە بمان پارێزە یا رب العالمین خوای گیان هەر گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە هەر گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە ئیلاهی پەنهانەکانمان وەکو ئاشکرامان لێ بکە ئیلاهی ئاشکراکانمان پڕ لە خێر و خۆشی و ڕەحمەت بکە لە گوناهەکان دوورمان خەرەوە چۆن نێوانی مەشریق و مەغریبە دوور خسوەتەوە پەروەردگارە بمان گێڕە لەو کەسانەی کە لە ئەسراری حەیاتی خۆیانە تۆ ئەبینن لە کاتەکانی پەنهانیانە لەگەڵ تۆیە پەنهانیان بەسەر ئەبن ئیلاهی بمان گێڕە لەو عەبدانەی کە چاوی دڵیان کراوەتەوە تەنانەت سەوتی ئاژەڵ و حەیوانێک کە ئەبینن ئەمان هەست بە چێژ و لەزەت ئەکەن و تۆی تیا ئەبینن ئیلاهی بمان گێڕە لەو عەبدانەی کە ڕوحیان وابەستەی خواناسی و دینداری ئەبێ ئیلاهی ئەمە کەلیماتی ئەم پیاوە گەورانە باسەکەین لە پێناوی ئەوەی پەروەردە بین تو گەورەی خۆت بەمان دەرەدەسی خۆمان و پەروەردەمان کە یا ئەکرەمە الئەکرەمین خوای گیان لطفی خۆت بەسەرمانە ببارێنە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە گوناهێ کردومانە بە ئاشکرا عەفومان کە گوناهێ کردومانە یا ئیلاهی لە کاتێکا کە هیچ کەسێک ئاگای لێ نەبوو تەنها ذاتی تۆ نەبێت تو گەورەی خۆت بمان بەخشە یا رب العالمین ئیلاهی هەمومان کۆمەڵی گرفتی زۆرمان هەیە گرفتەکان بۆ لای تۆ بەرزەکەینەوە تۆ خۆت صاحبمانی گرفتەکانمان بۆ چارەسەر کە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵح کە ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیاد کە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووک کە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان گەوزاوی گوناهە لە گوناهەکە ڕزگاری کە یا رب العالمین کە ڕەبی خوای لە پەروەردەمانە مەمان دەرەدەسی خۆمان تۆ خۆ سەرپەرشتی پەروەردەمان کە یا ئەکرەمە الئەکرەمین ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە ئیمانمان دامەزراو کە یا رب العالمین ئیلاهی لە فتنەی ئەم زەمانە بمان پارێزە پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا پەنا ئەگرین بە تۆ لە تەکەبور پەنا ئەگرین بە تۆ لە ترسنۆکی پەنا ئەگرین بە تۆ لە بەخیلی ئیلاهی پەنا ئەگرین بە تۆ لە کوفر و فەقیری پەنا ئەگرین بە تۆ لە نیفاق پەنا ئەگرین بە تۆ لە چاوی پیس پەنا ئەگرین بە تۆ لە دڵی پیس ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بەڕەحمەت و کەڕەم و بەزەی خۆت یا ئەکرەمە الئەکرەمین بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم حسابمان کە بە شوێن کەوتەی ئەو قبوڵمان کە وەرمان گرە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا رب العالمین بەخوا پەروەردگارە ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر لە زەلیلیەکی گەورەن هیچ هانایەکیشمان نییە لەسەر زەویە تەنها و تەنها تۆمان هەی ئیلاهی بە هانامانەوە وەرە ئەهلی غەزە نەسرەت بدە سەری یەهود و نەسارا شۆڕکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ئەم فتنە و فەسادەی یەهود و نەسارا لە جیهانە لەسەر ئومەتی ئیسلامی لابەرە یا رب العالمین خوای مەشغوڵیان کە بە خۆیانەوە یا ئەکرەمە الئەکرەمین خوای وهایان لێ بکە نان پەرژێتە سەر جیهانی ئیسلامی هەتاوەکو جیهانی ئیسلامی هەڵ ئەسێتەوە یا رب العالمین خوای گیان ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمڕۆ زۆر اختلافی لە بینایە دڵمان یەکخە یا رب العالمین ئیلاهی دڵمان یەکخە یا ئەکرەمە الئەکرەمین خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەت و بەزەی خۆت
وشەی ئەم ئومەتە یەکخە کەلیمە یەکخە دڵمان یەکخە بەهێزمان کە زاڵمان کە بەسەر کافرانە یا ئەکرەمە الئەکرەمین ئیلاهی لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەر و وەچە و مناڵەکانمان هەتا ڕۆژی قیامەت ببوورە یا رب العالمین یا ربی خوایە هەر کەس پیاوەتێکی لەگەڵاکردن لە ژیانمانە خوایە لە گوناهیان ببوورە ئیلاهی هەر کەس لە هەموو حیاتمانە لە هەموو عمرمانە وشەیەکی خەیری فێر کردوین ئەخلاقێکی بەرزی لە پێش چاومان کردو شوێنی کەوتوین تو گەورەی خۆت خوایە لە گوناهی هەمویان ببوورە ئیلاهی لە گوناهی خۆشەویست و هاوڵانمان ببوورە لە گوناهی ناسیاوەکانمان ببوورە یا ئیلاهی لە گوناهی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببوورە ئیلاهی لە گوناهی مردوەکانمان ببوورە تایبەت ئەو مردوانەی بێکەس و بێنازن یا ئیلاهی لە گوناهی هەر هەمویان ببوورە یا رب العالمین ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە سڵاوی ئەم مەجلیسێ ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک ناومان لە خزمەتیا بێنە باسمان کە لە خزمەتیا یا ئەکرەمە الئەکرەمین ئیلاهی داوات لێ ئەکەین ڕزوانی خۆت بەسەر هەموو ئەصحابە ببارێنە ڕەحمەتی خۆت بەسەر هەموو عولەما و ئەولیای ئەم ئومەتە ببارێنە آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوای گەورە لە گوناهی منیش و ئەژبۆرە خوا لێمان قبوڵ